باشە خەڵک ئەڵێ بۆچی بەنی ئیسرائیل گوێرەکەی پەرست ولا ئێمە گوێ درێژ پەرستێ بەسێتان لێنێ لە وڵاتی خۆمانە لە ساڵانی زووایەوە لەوانەیە بیرتان نێ لە 2007 و 2008 مەقالەیەکم خوێندەوە لە جەریدەیەکە لە جەریدەکانی خۆمان ناوەکەی ناڵێت باسی ئەوەیەکە کە سێ برادەر ئەیانەوێ بڕۆن بۆ ئەوروپا لە دەوروبەری دەربەنی خان بە مەنتیقەکەش بڵێن لەو مەنتیقانەی ئەوێ نازان بزەبەت چ دەیەکێتی ئیتر بە یەکەوە هەموو شتێکیان هەیە خواردنەوە خواردنوانیان ئەچنە دەرەوە بۆ دەشت و منتیقی خۆشی لێ لەوێ ئەخۆنەوە ئیتر گوێدرێژە بینن بەسراوەتەوە یاخود لەو ناوە بەڕەڵاکراوە ئەچن هەر لە خۆیانەوە ئیتر خودۆ زانیتان خواردیەوە ئەقڵەکەی لەدەسە بەلەقە و بۆکس و داروبەر تی بەرەبنی کوژن کە ئەیکوژن ئەچن گۆڕێکی بۆ دروستەکەن لە ئاینێژن لەسەر بەرزایی باشە وەکو گاڵتەیەکی خۆیانە ها ڕۆن بۆ یاخێکیان پێ بێ سەوز یا خودەی هێنن بۆی لە شوێنێکی تر بیرم نەما بزەبت چۆنە ئەو کێ لە بەردەی بۆی دانێن بۆ یاخی پیا ڕێژن سەوزیەکەن ئەبەو شێوە جا خۆی باسیەکە ئەڵە چوون بۆ ئەوروپا هاتمەوە فەرمێ کە هاتمەوە دوای چەند ساڵە سیرەکەم مەرقەدی لەسەر دروستکراوە پەرسرێ وەرە مەرقەد مزگەوت لەسەر گۆڕێکی چی دروستکەی گوێ درێژ باشە خەڵک ئەڵێ بۆچی بەنی ئیسرائیل گوێرەکەی پەرست ولا ئێمە گوێ درێژ پەرستێ دوای ئەوەیە ئەڵێ بە کەسوکار بم با بەوە گوێ درێژ ئێمە تۆپانمە ئەڵێ هەر کردیانە بە شیاوتیان دەمە خوارە بێ سەرە وای لێ ئەمە وای لێ حتا ئەم دێمە کە هاتینە سەر قەبری دوعامانەکە تۆ بگەیتە ئەوروپا یەکسەرە گەشتی کێشە توش نابێت ئەو گەیانویتی ئێمە بکوژەکەیەتی کەچی گیانوێتی